سڵاوتان لێبێ فێرخوازانی خۆشەویست. من مامۆستا محەممەد حەسەن شارەزا لە بواری خۆشنووسی و جواننووسی. بۆ ئەم هاوینە لە پەیمانگای کلێڤەرەوە لەگەڵتان ئەبین بۆ کۆرسێکی نوێی خۆشنووسی. کۆرسەکەمان پێک هاتووە لە شارەزایی بوون لەسەر هونەری خۆشنووسی و فێربوونی خەتی ڕوقعا و بۆ ئەو کەسانەی حەز بە فێربوونی جواننووسی دەکەن. ئەو کۆرسە بۆ هەموو تەمەنێک گونجاوە، بۆیە ئەتوانن لەگەڵمان بن لە پەیمانگای کلێڤەر.